چی شیرینی وەک بەهارێ لەسەر چیایی چاوێنتەوە سترکەن شەوێ لە دلێ من ڕۆنایی دەکەن ئەس بێتە ناخوم بێتە ژیان بێتامە هەر ڕۆژ ناوێتە دبێژم وەک سترانێک دلێ مندا گولێ من تو ژیانێ منی تو نەفەسێ من تو جانێ منی بێتە ئەز نکارم بیژیم تو ڕۆژ و شەوا دەنگێتەوە ئەوازێنەیە هێویا من ڕەدبێژە دەستێتە دەستێ مندا دنیا من بتەرەشینە ئەس بێتە ناخوم دلێ وەک شەمالێک دتاریە تو ڕۆنایە ماڵا منی گولێ من هەردەم تو لە بیرا منی تو نەتەنێ ئەڤینی تو ژیانێ منی گولێ من تو ژیانێ منی تو نەفەسێ من تو جانێ منی بێتە ئەز نکارم بیژیم بتەرە ئەستامم